یادی شەقامێکی مناڵی بەختیار عەلی. شۆستە زێڕینەکانی تۆ ڕۆژێک جوانترین ماڵی ئێمە بوون. دیواری بەرکۆشکەکانی تۆ شوێنی سپی یادگارەکانمان بوو. هەر کاتێک بمانویست بایە یار بگرین بە زەردەخەنەی عەشقەوە دەهاتینە سەر ڕێگە ساردەکانی تۆ. هەر کاتێک بمانویست بایە شەڕ بکەین بە چەقۆوە دەهاتینە ژێر چرا خەمگینەکانی تۆ. بەدەستکێشەوە لە ناوبینی دوکانەکانی تۆدا پەپولەی خوداییمان دەگرت. بە ئاهەوە لەسەر کوچەکانی تۆدا دەستمان بۆ ئەستێرە دەبرد. کە تۆ دەبووی بە سەهۆڵی سپی ئێمە ئاگرمان دەهێنا. کە تۆ دەبووی بە بەهار ئێمە دەبووینە دێوانە. لەسەر و شۆستە ڕقانە لالەمان سەوز دەکرد، نەسرینمان دەڕواند، هێرۆمان دەچێنا. ئەی شەقامی مناڵی من تۆ لەکوێیت؟ بۆ وەکو ئیمانێکی کۆن کە لە گۆڕی جەنگاوەرانەوە هەستێ زیندوو نابیتەوە. ئیشی تۆ ئەوەیە لەسەر پێخەفی مردن کۆمەک بە ڕۆحمان بکەیت. بۆ وەکو مردوویەک میهرمان پێ بکەیت لەم وێنێەوە هەڵناسیت. بۆ نایتە دەر لە خەیاڵ، بۆ ناویتە دەر لە وەهم، بۆ هەڵنایەیت لە یادگار. تاکەی لە ویژدانماندا وەک شەقامی پڕخەون و ئەفسانە بۆ دوور دەڕۆیت. تاکەی دەڕۆی بۆ دەریا و ئێمە نابیت، بۆ بەسەراب دەگەیت و بە من ناگەیت. ئیشی تۆ ئەوەیە باڵدارە خەیاڵیەکانی خۆت بەردەی. ئیشی تۆ ئەوەیە سەرکەوی بە پیریماندا ناومێدیمان لا ببەی، غەریبیمان لێ دەرکەی. ئەی شۆستە زێڕینە دوورەکان، شەوێک جوانترین لانکەی ئێمە بوویت. ئێستا وەک یەشێ بە پەتێکی باریکدا بەزاری بورکاندا سەرکەوێ. ئێستا وەک یەشێ لە دوا هەناسەی دوا نمایشدا دوا ڕستە بڵێ، دوا دیمەن دەرکەوێ. بە کوچەی پیریدا سەرەکەوین و بەیانی لێرە نین. ئیشی تۆ ئەوەیە باڵندە ببەخشی، گەڵامان پێ بدەی تا هەبین. دەمرین و بەیادی شادی تا ناگەین، بەڵام دەزانین بەبێ تۆ هیچ نین، بەبێ تۆ ناڕۆین، بەبێ تۆ ناگەین.